خواردنی ساردی بەس کە هاتە بەشە سوورەکە دیتر خەوتان لێ ناکەوێت ئەگەر ئێمە دانێت تۆزە کلۆری بچی بۆ لای دکتۆر چاشی کاتەوە چاکە بێت بەڵام ئەگەر بزانین دانێک ئالێنیا چاک نەکەینەوە چی لێیە باش سێری کەرگوڵەکان وردە وردە کلۆریەکە زیاد بێت اینجا کە زیاد بڵاو بێت ئەمە هەموو دارەکەیە کە بڵاو بێت بەڵام هەموو دارەکە هەمووی ڕەشە بێت کە هەمووی ڕەشە بێت اینجا وردە وردە لێرەوە کیسی بچووک بچووک دروستەکە ڕەشە ڕەشە نەفەسەکەی دەموچامان ئازاوە دوایەوە دارەکە چیرە بە دوو کردەوە هەشیە کە بۆ ئەوەی کە دارەکانمان ئاوا خراپ دەبێت چی بکەین؟ دکتۆری دان کەس چۆن بەلای دکتۆری دان لەم ژوورە؟ باش کەس دێرە دکتۆری دان بسرسیە؟ بەڵێ بەڵێ ڕۆمان باش بۆڵێ گیان وا دەست پێ بکەینەوە پێویستە هەموو کەسێک 6 مانگ جارێ بچێ بۆ لای دکتۆری دان پێویستە هەموو کەسێک بچێ بۆ لای دکتۆری دان چەندێک جارێ؟ 6 مانگ جارێ باش باشە مستەبینێکەوە ئاگوڵێ في الأحداث چاشی کردەوە؟ زۆر باشە ئافەرم بۆ کوڕی مامەکەی تۆ باشە ئاگوڵی گیان تۆ ئازا تو بەس هەمووی کردوێ بۆ دوو سۆحبەتە زۆر باشە با دەست پێ بکەینەوە گوتمانبێ هەموو کەسێک چەندە جارێک چۆ بەلای دکتۆری دان؟ بۆی دکتۆر دانەکانمان چاک بکاتەوە دکتۆر کێ دکتۆری خۆشە لێرە؟ لێ دکتۆری خۆشە زۆر باشە ئەی کێ دکتۆرە ترسێ؟ کەسێک دکتۆر ناترسێ؟ یەک چەپڵەکانی بۆ خۆتە باش کەچین بۆ لای دکتۆر دانەکانمان چی لێکە؟ جوانیەکە ڕێکێکە بۆیتە گەورەی هەموومان جوابی برێکەداریەکە باش ئەبێت کە ئاچین بۆ لای دکتۆر چی بکەین هاوڕێکانیشمان بەرین بۆ لای دکتۆری دان بۆی کە دکتۆر دانەکانی ئەوانیش چی دەکات؟